لە گەشت لایەکەوە باسی موچەیە تا ئێستاش چارە نووسی موچەی مانگی شەشی ئەم ساڵ دیار نییە. فەرمانبەرانیش دەڵێن کاتێک موچە 3 مانگ جارێک دابەش بکرێت نازانن لە چیدا بەکاری بێنن. وڵی سەبارەت بە موچە بەڕاستی ئەو خەڵکە هەمووی بەندە بە موچەوەیە لەبەر ئەوە 3 مانگ جارێ موچەیەکە درێ ئەو 3 مانگ جارە و موچە ئەدرێ خەڵک نازانە چی لێ بکە بە چکن و خوشببوونێکی بکە تێگەشی ئەنجا حکوومەتی ئێمە بەڕاستی زۆر ئیهمانە لەبارەوەی گوێی لێ نییە موچە هەیە نییە گوێی لێ نییە ئاسایە بەلایوە هەر وعدە و ئەیدات و دوای وعدەکەی ناوەتە سەر و حکوومەتی بەغاش خۆوە نەبێ زۆر ڕاستاڵ بێتەوە هەنە حکوومەتی بەغاش بۆ هەلێکی وا ئەگەڕێکەوە بۆشایەک دۆزێتەوە لەو بەینا تێگەشی بەڵام حکوومەتی بەغاش گوێی لێ نییە زۆر پەیوەندی بەڕای بە سەراحەتەن ئێمە پەیوەندی بە خۆمانەوە هەیە ئێمە تۆ ئەگەر ئەو نەوتی و نانەوتی و گومبورگەکانەوەوانە تەسلیم بکەیت و ئەوەی ئەو داوێک تەسلیم بکەیت ئەو موچە بۆ ئەنێرێت بەڵام وەکو تۆ تەسلیمی ناکە ئەویش ناینێرە بەحەقەت بەڵام ئەو خەڵکە حسابی بۆ ئەو خەڵکە ناکەن ئەو خەڵکە مرد لە برسیا و خەڵکە ڕەشڕوتە و خەڵکە نەبوونە بەڕاستی ئەگەرەکو موچە نەبێت خەڵک یعنی هەیە ئیشیشی دەست ناکەوێت ئیش نییە کرێکاری لێ بیکە لەبەرەوە ئەو خەڵکە ژیانی ئەو خەڵکە بەڕاستی لەنە ڕەحەتیدایە. ئەم موچە وەرنەگرتنە 3 مانگە ئەمە موچە نییە یەک موچەمان وەرگرتووە عێراق بەیان دوو بەیانی موچەی مانگی 8 تەوزیعەکە و ئەم نەدانی موچەیەش پەیوەستی بە سیاسیەوە هەیە شتەکان بە سیاست کراوە دوایەوە تۆ ئەچیت لەگەڵ وڵاتانە عەقدی 50 ساڵە ئەەکەیت لێرە نەوت بە 70 دۆلارە فرۆشە بەڵام تۆ بە 30 دۆلاری ئایا هۆکاری چییە؟ بەرژەوەندی خۆت لە پێش هەموو بەرژەوەندەکانی ملەتەوەی. بازار و کڕین و فرۆشتنی ژەر پەیوەستە بە دابەشکردنی موچەوە. حکوومەت یارێم بێباکە و بۆ دابینکردنی موچە 1 مانگ دەیان کۆبوونەوە لەگەڵ بەغدادەکەن. خەڵکی هەرێمی کوردستانیش بارودۆخ و بژێویان ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت و گیرفانیشیان بەتاڵتر. ئەکید هاوڵاتیەک ئەگەر بیەوێت 5 نەفەر بێ لە ماڵا بیەوێ کیلۆ گۆشت بکڕێ و کاتێت نیو کیلۆ کڕێ ڕۆژێک من 100 کیلۆ گۆشت بفرۆشم ئەگەر موچە نەدرێت بۆ 25 کیلۆ ئەبێ بە 50 کیلۆ بۆیە یەکسەر کاریگەری بازار تەواو بووە بە مەعاش نەدرێ بازار ئەوەسێت ینی لە سایەتە 50 یەکسەر کە وتی مەعاش نیام هەفتە ڕێک نەکەوتن یەکسەر یەتە 50 کە نەبوو تەواوتر دابەزێت بۆیە کاریگەری تەواویە بێ لەسەر بازار و ئێمەی دوکاندار. تا ئێستا هیچ ئیرادە و نیەتێک نییە بۆ چارەسەرکردنی ڕیشەی قەیرانی موچە هەرچەندە لەگەڵ بەغدادیش ڕێکەوتنی کاتی کراوە بەڵام کێشە و گرفت دێنرێتە بەردەم موچە. پێدانی موچەش لە کوردستان ماوەی 10 ساڵە بە گرفت و دواکەوتن و لێبڕینەوە دەدرێت و لەم ساڵیشدا لە سایی کابینەی نوێمی ماوە بەسەرچوودا دابەشکردنی بووەتە وەرزی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.